وڵاتە نەبێ بنێرانی شارپرس گفتوگۆ دەکەین سەبارەت بە خراپی دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دواکەوتنی موچەی فەرمانبەران لەلایەک و بەرزبوونەوەی نرخی نەوت و بەرزبوونەوەی داهاتی هەرێمی کوردستان. گفتوگۆ دەکەین سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی کە ئەمە لە کاتێکدا سەبارەت بە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان ئەمە لە کاتێکدا چوار سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان کۆبوونەوە و بڕیاریاندا کە ئەم بڕیارە ڕەت بکەنەوە و دەڵێن ئەم بڕیارەی دادگای فیدراڵی قوبوڵکراو نییە. لەلایەکی دیکەوە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی وتی بەغدا زوڵم لە هەرێمی کوردستان دەکات. گفتوگۆیان پرسانە دەکەین لەگەڵ بەڕێز ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستان. کاک ئەبوبەکر سڵاوت لەبێ. ئەم کاتە نەوت چادێت بەرزتر دەبێتەوە. ئەمڕۆ نرخی نەوت گەشتە $170، بەڵام هێشتا موچەی فەرمانبەران دوا ئەکەوێت. هێشتا موچەی فەرمانبەران، هێشتا موچەی خانە نشینان مانگی یەک دابەش نەکراوە. ئەمە کەی چارەسەرەکرێت؟ کەی دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە بەرەو کەمێک باشتر ئەڕوات؟ بنای خۆی گەورە میهرەبان، سڵاو لە بەڕێستان، سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. ئیشکال و گرفتی سەرەکی لە حکومڕانی هەرێمە چییە؟ بۆ قەیرانەکان بەردەوامە بن؟ بۆ ئەگەر نەوت بە $27 بێت هەمان کێشەی ئێستامان هەیە و بە $170 بێ وەکو ئەمڕۆ هەمان گرفت هەیە و موچە لە کاتی خۆیان نادرێت. بۆ چاکسازی ڕیشەی و ڕاستەقینە ناکرێت؟ هولی پێشوو بە درێژایی عمری ئاشتی هەورامی یەک قسەی کرد، ئەوی ژەوە بوو کەوتی ئەگەر نەوت بگاتە $100 بەم سیستمەوە ئێمە دۆخمان هەر باش نابێ. هۆکارەکەی ئەوەی پێنی بەم فۆرمە لە حکومڕانیەوە هەیە لە هەرێمی کوردستاندا کە داهاتەکان بە اعترافی ئەمڕۆی خودی سەرۆکی حکوومەت نایەتەوە بۆ خەزانەی حکوومەت، ئەچێتەوە بۆ بانک و ژێرزەمین و خەزانەی هەردوو حیزبەکە کە لە کوردستاندا هەردووچیان دوو حکوومەتیان هەیە و تا ئەم ساتەی کە من تۆ بە یەکەوە دانیشتوین ئێمە حکوومەتێکی یەکگرتووی یەکپارچەی هەرێمان نییە. ئەم حکوومەتە خاوەن ڕۆڵ بێت و خاوەن بڕیار بێ بەسەر خاڵە سنووریەکان ئەو داهاتانی کۆکرێتوانێ. داهاتەکان لە کوردستانە چ داهاتی ناوخۆ، چ داهاتی نەوت، چ داهاتی خاڵە سنووریەکان، چ داهاتی فڕۆکەخانەکان، هەموو ئەم داهاتانە ئەچێتەوە لای دوو حیزبەکە بۆ خۆیان ئەوەندەی ئایانەوێ تەمویلی وەزارەتی داراییەکەن بۆ موچە. هۆکارەکە ئەمەیە. یعنی بۆیە تا تۆ ئەم عەقڵێتە نەگۆڕی حکومڕانیت بۆ ئەوە بێت کە خزمەتی خەڵکی پێ بکەی، نەک بۆ ئەوەی کە خۆت هەتا لەم کورسیوە بمێنی توانێ. حیزبی سیاسی ئامرازە، وەسیلەیە، ئامانج و غایە نییە. ئەم دەسەڵاتدارانەی هەرێم لەبەرەوەی کە ڕۆژگارێک لەو شاخە بوون بە شەرعێتی شۆڕەجێڕی و شاخ، بە شەرعێتی ئەوەی کە کوردستان هەر چوار دەوری دوژمنە و خوتوکەدانی عاتیفەی نەتەوەیی بەردەوامن لەم زوڵ مستەمەی کە لە هاوڵاتیەکانی خۆیانەکەن و بێباچیشن و ئەم بێباچێش لە ئاکامە سەری خۆیان ئەخوا و میلەتەکەش بە قەڵبەیەکاتە. ئەم چێ سەبارەت بە پەیامەکەی سەرۆکی حکوومەت دەربارەی موچە، دەربارەی داهاتی ناوخۆ، دەربارەی بڕیارەکەی دادگای فیدراڵی؟ بەڕای من کۆبوونەوەکەی پێشووتری چوار سەرۆکایەتەکەی هەرێم و ئەم قسانەی ئەمڕۆی سەرۆکی حکوومەتیش ئەمە جۆرێکە لە تەسعیدکردنی دۆخەکە، جۆرێکە لە ئاڵۆزکردنی دۆخەکە. ئەبوایە هەرێم نەک ئێستا لە ڕابردووشە پێش ئەم بڕیارانەی مەحکەمەی ئیتیحادی تاقە بژاردەی ڕێکەوتن بواە لەگەڵ بەغدا. ینی دوایەمین ساڵ کە 2013 بووە 14 تریلیۆن و 800 ملیارد دینار هاتووە وەک میزانی هەرێم لە میزانی گشتی. لە سەردەمی عادل عەبدولمەهدیە کە بەهۆی کوردی شەو لە پۆستەکەی دۆخرایە و بازیشیدا سەروی 5 تریلیۆن دینار هاتووە بۆ هەرێم. عەبادی کە بە دوژمنی کورد وێنا ئەکرا هەموو مانگە 375 ملیارد دیناری ناردووە. بۆیە ئێمە لە 2003ەوە لەوەتی کە سەدام ڕووخاوە هەتاوەکو 2021 سەروی 7 ملیارد دۆلارمان لە بەغدا وەرگرتووەکو بودجە. بۆیە لە جاتی ئەوەی کە هەرێم حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم بە اعترافی خۆیان لەم ئەخیرەیە کە بەرپرسێکی تر نوێنەری یەکێتی لە تارانی اعترافەکە کە
ڕۆژانە سەرووی 22,000 بەرمیل لە ڕێی تەنکەرەوە بۆ ئێرانیش نەقڵەکرێ و لەبەرەوە ئەمەی لە جاتیەوەی ئەم نەوتە تاڵان فرۆشەکەن بۆ تورکیا و ئێران بۆ هەندێک کۆمپانیای زەبەلاحی نێودەوڵەتی بڕۆن لەگەڵ عێراق ڕێکەون لە ڕێگەی سۆمەوە بیفرۆشن مادام ئەمان هەرێمێکن سەر بە عێراقی فدراڵن مادام سەرۆکی هەرێم کاتی خۆی وتی ڕێز لە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادیە گرین کە لەسەر ڕیفراندۆم دای ڕێز لەم بڕیارەش بگرن بڕۆن بە حیوارەوە دیفاع لە هەرێمکەن بەڕای من دووشت لێ جیا بکەینوانێ ئیدارەدانی نەوت با لە بەردەستی هەرێما بێ و چێڵگەکان چێڵگەی هەرێمن بەڵام فرۆشتنی نەوت و گواستنەوەی نەوت با لە ڕێی سۆمەوە بێ بە مەرجێک گرنتی دابینکردنی ئیستیحقاقاتی هەرێم پێشمەرگە هاوڵاتیان موچە لە میزانی گشتی بدرێ ئەمە بژاردەیەکی زۆر باشە و دنیاش ئەمڕۆ مامەڵە لەگەڵ عێراقاکە وەکو دەوڵەتێکی خاوەن سیادە و سەروەتی بۆیە بەڕای من ڕوونکردنەوەکانی ئەمڕۆی سەرۆکی حکوومەت هەمووی بە ئاقاری تەسعیدکردنایە چونکە نابێت سەرۆکی حکوومەتێکی هەرێم باز لە نادەستوری بوونی محکەمەی ئیتیحادی بکە محکەمەی ئیتیحادی بە یاسا پێکهێنراوە بە یاسای ژمارە 25 ساڵی 2021 ڕاستە ئەبوایە ئەم یاسایە بەپێی دوو لەسەر سێ و بەپێی ئەو مادەی کە لە دەستورە هاتووە بەوە مادەی 92 پێک بهێنرایە بەڵام بە خۆتەزانی لەبەر ئەوەی کە هەڵبژاردننی ڕابردوو کرا هەڵبژاردننی پێشوەختە کرا پێویست ئەبوو کە محکەمەی ئیتیحادی تەشکیل بکرێتەوانێ بۆیە ئەو هاتن بەو یاسایە ئەو محکەمەیان دروست کردوانێ ئێمە نابێت بەرپرسانی هەرێم زمانی تەسعید بەکاربێنن ئەبێ ئەوە لە بەرچاو بگرن زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستان ئەم بڕیارەی محکەمەی ئیتیحادی پێخۆشە چونکە ئەم نەوتە خێری نەبووە بۆ خەڵکی کوردستان و سەرۆکی حکوومەت کاڵێ با خەڵک بەرگری لە خۆی بکە من پێم وایە کە تا ئێستا هیچ کاردانوێک لەیان خەڵکەوە نەبووە بۆ خەڵک خێری لەم داهاتە نەبینیوە ئەوانەی کە بچن خۆ پیشان دەکەن دژی ئەم بڕیاری محکەمەی ئیتیحادی ئەگەر بیکەن با ئەو ملیۆنێرانەی کە هەڵتۆقیون بوون بە ملیۆنی دۆلار با کۆمپانیا حیزبیەکان بڕۆن با ئەو هەموو بندیوارە بڕوە با ئەو هەموو خانەنشینیە کە بە ناوی خانەنشینی سەربازیەوە خانەنشین بووە و ڕۆژێ لە ڕۆژان فیشەکێکی بۆ کورد و کوردستان نەتەقاندووە با ئەو هەموو ژنە بە ناوی ژنی شاخ خانەشینیان کردووە کە ڕۆژێ لە ڕۆژان پێشمەرگە نەبوون بڕۆن ئەوانە با ئەو هەموو مستەشار و جاش و ئەنفالچیە کە بە ناوی پێشمەرگەی سەنگەرەوە خانەنشین کراون با بڕۆن ئەوانە خۆ پیشاندان بکەن چۆن گەنجێکی خێر لە خۆ نەدی و ئەڕوا دیفاع بەرگری لە حکوومەتی هەرێم بکە لە کاتێکا ئێمە پەرلەمان نازانین گرێبەستی 50 ساڵە چی نازانین گرێبەستی 25 ساڵە چیە نازانین داهاتی نەوت لەکوێیە پێمان ناڵێن بۆ ئەم داهاتانە ناگەڕێتەوە پرسیارەکەی جوابت نادەنەوانێ یعنی بۆ هەرێم قەرزارە نازانین بۆ قەرزارە بۆ سەروی 30 میلیارد دلار قەرزارە حکوومەت ئەمڕۆ لە پەیامەکەیدا باسی لەوەی کرد کە لە 41 داهاتی نەوت بۆ موچە تەرخانەکرێت لە 41 داهاتی نەوت ئەگەر بە 170 دلار بێت هەمان شتە و بە 20 دلاریش بێت هەمان شت بووە موچە هەر بەو شێوەیە دراوە ئەمە بۆ ئەبێ ئەم وەڵامەمان بنەوانێ بۆ کاتێک کە نرخی نەوت بەرزە یان نزمە هەر 350 میلیۆن دلار دێتەوە بۆ خەزانەی وەزارەتی دارایی بۆ لەبەرەوەی ئەم پارانە بۆ خەزانەی دوو حیزبەکە ڕوە ئەم دوو حیزبە چی لێکەن جارێ هەڵیان گرتووە بۆ خۆیان متمانیان بەم دۆ خەش نییە لە بانقەکانی تون دەکەن و بەشێکی ئەم پارێژ لە کڕینی خەڵکو و لە ویژدان کڕین و لە ڕووی ئێوە لە ڕۆژنامە نووسەکردن سەحەفیە کڕن مامۆسای زانکۆوە کڕن مەلا ئەکڕن سەنگەر گواستنەوە هەنی ئەم سەنگەر گواستنەوە لە نێوانی ئەم حیزبانەیە خەڵکێک لەم شارەیە ڕای کردووە لە ڕاستیە هیچ نەبووە ئەڵێ من 200 کەسم لەگەڵایە بڕاکە ئەندامانی خێزانەکەی خۆشی لەگەڵانیە خێزانەکەی خۆی پارە بۆ ئەمانە ئەڕۆ کاک ئەم خۆ تەسلیمکردنە ئەم سەنگەر گواستنەوەی ئەم مرۆڤکڕینە تاکەی ینی لەبەرەوە ئەم داهاتی هەرێمی کوردستان ئێمە بەبێ 200 ملیارەکەی بەختاش بەڵێ داهاتی پێویستمان هەیە موچە بە کاملی بدرێ بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێم یاریەکی ناشرین لەگەڵ میلەتی خۆیان ناکەن وەتەنا ئەوان پارە بۆ قایمکردنی پێگەی خۆیان بەکارهێنن نەک بۆ خۆشگوزەرانی میلەتەکان وایە بڕیارەکەی دادگای فدراڵی بڕیارێکی دروست بێت سەبارەت بە هەرێمی کوردستان تێبینیمان لەسەر بڕیارەکە هەیە ئەم بڕیارە بەڵێ تێبینی لەسەر تەوقیتەکە هەیە تێبینی لەسەر تەوقیتەکە هەیە بەڵام لە هەموو حاڵەتەکانە محکەمەی ئیتیحادی خاوەن ڕۆڵێکی گرنگە و دنیا مامەڵی لەگەڵاکە محکەمەی ئیتیحادی دەوڵەتێکی فیدراڵە و بڕیارەکانی مولزەمن
بڕیارەکانی بنبڕە باتن ناکرێت بەم شێوازە تەقییمی محکەمەی اتحادی بکرێ ئەبێ لە کاتێکە بۆی بگەڕێنوانێ ولا هەمووی گرنگتر لە ڕاستیە بەرپرساری هەرێم کە باز لە نادەستور بوون و سیاسی بوونی بڕیارەکانی محکەمەی اتحادیەکەن ئەوە خۆیان ڕشتیان ئەو خۆیان ڕشتیان کە محکەمەکانی هەرێمیان هەمووی بە حیزبی کردووە سوڵتەی قەزایی دەزەوە وەرەدەنە ناو کاروبارەکانیانەوە کە هیچ مەلەفێکی سیاسی لە هەرێمە لە دەرگاکانە تێناپەڕەندرێ کوا ئێمە شکاتمان کرد لە داواکاری گشتی کوا بازرگانیان لەگەڵ داعش کرد ئەو خیانەتە نیشتیمانیان کرد چەند کەس درا بە دادگا چەند کۆمپانیا لە ڕاستیە یعنی متمانی لێ سندرایە و هەڵوەشێنرایەوە کە خیانەت لە هاوڵاتیەکە کۆمپانیا هەیە لەم شارەیە شکاتی لێکراوە لە داواکاری گشتی لە محکەمەیە 5 ساڵە دۆسیە ناڕوە هاوڵاتی قوربەسەری ئەم شارە لە 2011ەوە 8 دەفتەر دۆلاری داوە نازانێت شوقەکەی لەکوێ نازانێکی نیشتە جێبوونەکەی لەکوێ کەچی کۆمپانیاکەش بۆتە خاوەنی $100 ملیۆن ئەمانە کە لە پنای حیزب هەڵتۆقیون ئەم هەموو مرۆڤانە ئەم مرۆڤانی کە دەوڵەمەند بوون بە ناڕەوە لە محکەمە ڕائەکەن داڵدەیانەدەن کام زەویە بە نرخە لە شارەکانی کوردستان دەیان دەنێ کام تەندەرە بۆیان ئاسانکاریان بووەکەن هیچ تەندەرێک لە کوردستان بەبێ واستە و بەرتیل ناڕوە هیچ تەندەرێک ئللا بێ بە واستە بی ئللا بێ بەرتیل بدەیت بە ڕێکاری ئوستولی ناڕوە ئەمانە هاتن لە پەنای ئەم حیزبانە ئەم هەموو مرۆڤە هەلپەرست و مشۆخۆریان دروست کرد وەک جڕ و جانەوەر بەربوونە گیانی ئەم میلەتە لەسەر حسابی ئامانەی کە هەڵتۆقیون کە چیان بێ ئەیکەن تەندەر وەرەگرن پارە کۆەکەنەوە کام زەویە باشە ئەیکەن کام پڕۆژە تۆ هەر سەیری ئەم شوێنەکەی خۆت تا تاسوجە بکە معقولە تۆ بێ سەوزایی داگیرکەی معقولە بێ دار و درەخت ببڕێوانێ معقولە بێ واجهەی شار هەمووی بکەی بە مەغزن تەنها بەرپرسانی هەرێم بیریان لای دروستکردنی یەکەی نیشتە جێبوونە بیریان لای کەلەپور نییە بیریان لای شوێنەوار نییە بیریان لای گەڕەکە ڕەسەنەکانی سلێمانی نییە بیریان لای کشت و کاو نییە بیریان لای گەشت و گوزار نییە خوا ئەم سروشتە جوانی پێ تەنها دێن یەکەی نیشتە جێبوون دروستەکەن بۆ یەکەی نیشتە جێبوون لەبەرەوەی پارێکی زۆری تایە بە لێشاو خەڵک دێ پارێکی کەمی تێچێ بەڵام پارێکی زۆریان بۆ گەڕێتوانێت لەبەرەوە داهاتی هەرێم بۆ ئەم شتانە ئەڕوا لە ڕاستیە بۆیە ئێمە بە گومانین لەوەی کە داهاتی هەرێمی کوردستان بە تایبەتی داهاتی نەوت کە زۆرینی پشت بە داهاتی نەوتە بەستێ لە خزمەت پێگەی حیزبی و بنەماڵەکاندایانە لە خزمەت هاوڵاتیانی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕیارەکەی دادگای فیدرالیان پێخۆشە ئەم بەڕێژەیە لە کاتێکا حکوومەتی هەرێمی کوردستان هەر چوار سەرۆکایەتیەکە بڕیارەکە ڕەتەکەنەوە وە داوای دروستکردنی لیژنەیەکیان پێکێناوە بۆ ئەوەی کە لەگەڵ بەغدا بکەونە گفتوگۆکردن لە کاتێکە کە تانە لە بڕیاری دادگای فیدرالی نادرێت گفتوگۆ لەگەڵ چیەکەن یەک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێیان خۆشە لەبەرەوەی بەگوتەی بەڕێز دکتۆر مەریوانی وەریاقانە لای ئەم دەسەڵاتدارانە شتێک نەماوەتەوە بە ناوی نەتەوە و نیشتیمان درۆکەن کوردایەتی نەماوەتەوە ئەوەی هەیە تەنها پارە پەیاکردن و خۆ دەوڵەمەندکردنە لەسەر قوت و ژیان و کەرامەت و دەرونی ئەو میلەتە شتێک نەماوەتەوە بە ناوی کوردایەتی و نیشتیمان پەروەری ئەوە درۆیەکی زۆر زۆر گەورە بوو لەگەڵ ئەو میلەتە کردیان و بەداخەوە هەندێک لە پێشمەرگە کۆنەکان وە تێکۆشەرە دەرینەکان ئەواڵن ئەڵێن ئێمە تاوانبارین هاتین کۆمەڵە مرۆڤمان کرد بە کار بەدەست من دوێنێ لای پێشمەرگەیەکی دێرین بووم ئەڵێ 13 ساڵی بوومەتە پێشمەرگە تاوانبارم من کە لە هەولێر ڕام کردو بوومە پێشمەرگە بە 13 ساڵی کارەبای بەردەوام هەبوو خزمەت گوزاری هەبوو یاساش تا ڕادەیەک سەروەر بوو کە ئەگە سیاست نەکردایە هاتین کۆمەڵە مرۆڤی مشەخۆر هەمیان ناڵین خەڵکی پاک هەیە ینی کۆمەڵە مشەخۆرمان کرد بە کار بەدەست بەسەم ئەم خەڵکەوە ئەوە نەتیجەکەیەتی لە ڕاستیان بۆ هاوڵاتیانی هەرێم پێشوازی لەم بڕیاریەکەن لەبەر هاوڵاتی هەرێم ئێستا یەک خواستی هەیە بژێوی و موچەکەی دابین بکرێت تۆ وەرە حکومەتێک ینی تەماحکەیتە سەر ژینگە پارێز ئەم شارەکە لە هەشتاکانە چەندین ساڵ لەسەر یەک خاوێنترین شاری سلێمانی بووە تۆ ڕۆژانە ئەم هەموو داهاتە کووەکەیتەوە داهاتی باج و زەریبەی دائیرەکان داهاتی خاڵە سنوورەکان معنای هەیە کۆمپانیای ژینگە پارێز تۆ تەماحکەیتە 300-400 هەزاری ژینگە پارێزێکی قوربەسەر ئەمە کوێی حکومڕانیە لەبەرەم حکومڕانیە لە ماهیەتی خۆی بەتاڵ بۆتەوانێ و ئاماژەکان پێمانەڵن عیبرەت و پندیان لە ڕابردووەری نەگرتووە لەسەر ملهوڕی و بێباکی خۆیان سوورن بۆیە هاوڵاتی هەرێمی کوردستان
پێشوازی لە هەر بڕیارێکەکە کە دەربازی کار لەم قەیرانە هاوڵات بەدەست باجەوە نیگەرانە بەدەست خزمەت گوزاری بەدەست مۆلیدا بەدەست نرخی مۆبایل و تۆڕەکانی ئینتەرنێت بەدەست یعنی خوێندنی منداڵەکانی بەدەست هەموو ئەو کولەمەرجەی کە پێوەی دەناڵێنێ بۆیە هاوڵاتی کە خێری لە نەوتەکەی خۆی نەبینی بێ بە 10 ساڵ بەرمی لە نەوت وەرنەگرێ ئەو ئێمە گەشتی نەوەرزی بەهار هێشتا نەوتی زستانیان وەرنەگرت خەخەرار و بەرمی لە نەوتێ بدرێ بە هاوڵاتی بۆیە هاوڵاتی مافی خۆیەتی کە پێشوازی لەو بڕیارە بکە. بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕیارەکەی دادگای فیدراڵی بە جۆرێک بەلایەنەوە پەسەندە واتە ینی داهاتی نەوت چێتە دەستی بەغدا بەلایەنەوە پەسەندترێک وەک لەوەی لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستانە بێت. ینی هاوڵاتیانی هەرێم و بەندەش مانایەوە نییە کە دەسەڵاتدارانی بەغا شەریفترن لەوانەی هەرێم هیچ لەوێش دزی هەڵ هەیە گەندەڵی هەیە لە هەموو خاڵە سنووریەکان بەڵام هەرچۆنێک بێ ئەمە لە 10 ساڵی ڕابرد لە 10 ساڵی نێوان 2004 بۆ 2004 گەشەی ئابووری هەبوو لە کوردستانە ئەسڵەن بە پێچەوانەوە کۆچی پێچەوانە هەبوو کوردانی تاراوگە و دەرەوە ئەگەڕانەوە هاتنەوە ناو کوردستان بۆ لەبەرەوەی لەو 10 ساڵە بودجەیەکی زۆر لە بەغاوە ئەهات بە پێ ڕێکەوتنێک بەڵام کاتێک کە هەرێم ئەم بڕیاریدا کە بەسەر بەخۆ نەوت بفرۆشێ ئەم قەیرانانی دروست کرد کەواتە ئۆباڵەکە لە ئەستۆی هەرێمە یعنی بۆیە ئەلێرەدا ئەم بابەتە پەیوەندی بە هەرێمەوە هەیە معنای ئەوە نییە کە هاوڵاتیانی هەرێم جارێ ینی ئەو دو حیزبە و هەندێک یعنی زۆرناژەن هیچ مافێکی ئەویان نییە کوردایەتی بە خەڵک و بەو میلەتە قوربەسەرە بفرۆشنەوە بە کەس ئەو میلەتە هەموو تەسحێکیدا لە ڕاپەڕین لە کۆڕە و کەم ماڵ هەیە کەم بنەماڵە هەیە شەهیدێکی ملی بەپەتان نەکرابێت لە قەسابخانەکانی ئەبوو غرێب و مووسڵ و هەیئە خاصەی کەرکووک و ئەمنی ئەم شارە و شارەکانی تری کوردستان کەم ماڵ هەیە چەندین جار ئاوارە نەبوو بێ نەچوو بێتە سەر سنوور ماڵی نەسوتابێت کوردایەتی بەچی فرۆشنەوە ئەوان لە ڕویانیا باسی کوردایەتی بکەن و عێراقچێتی بکەن ئەوان عێراقچی ئەوان لەشکر نەماوە پێشی نەکەون ڕۆژە پێش بەعسکەکەون ڕۆژە پێش ئێرانەکەون پێش پازدارەکەون ڕێژە پێش تیاری تۆرانیەکان و جەیشی تورکیەکەون ئەوانن لە ڕاستە کە خۆیان هەرزان فرۆش کردو بۆ داگیرکەرانی کوردستان نەک هاوڵاتێکی بەژمێنێت کە داوای موچە ئەکا موچە و بژێوی ئەڵێ موچە و بژێویم ئەوێ فەرمو بڕۆ لەگەڵ بەغا ڕێکەوە کە دەوڵەتێکی ئیتیحادی ئەگەر ئەم دەوڵەتەوەیە ئەی بۆ شەڕەکەی لەسەر سەرۆ کۆمار ئەی بۆ ئەم دوو حیزبە لەسەر پۆستی سەرۆ کۆمار ڕێک ناکەون ئەگەر بەغاوە هەزیلا بەغا مفلیسەوەکو خۆیان ئەیانوت بەغا هەڵوەشاوە ئەم شەڕەچیە لەسەر بەغایکن ئەم شەڕەچیە لەسەر پۆستە وەزاریەکان و لەسەر پەرلەمانیەکان فەرمو با مقاتع و بایکۆتی بەغا بکەن. پێتان وایە داهاتی ناوخۆ زیادی کرده بێت لە کاتێکا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە پەیامەکەیدا باسی لەوە کرد کە داهاتی ناوخۆ بەرەو کزیەچێت داهاتی نەوت بەرەو کزیەچێ خۆیان ناگەڕێتەوە داوا لە پارێزگارەکانەکە ئەڵێ خەتای پارێزگارەکانە داواکان لە وەزیری دارایی ڕوونکردنەوە بە وەزیری دارایی چی بەدەستە دوو حیزبەکەن کە پاری بۆ ناجێڕنەوانێ وەزیری دارایی من دیفاعی لێ ناکەم بەڵام سەردانی هەموو خاڵە سنووریەکانی کردووە کە دوو حیزبە دەسەڵاتدارەکە پارە نەنێرنەوانێ ئەم حکوومەتە ئەوەنە هەزیل بوو بێ ئەوەنە ڕەزیل بوو بێت لە ڕاستیە کە نەتوانێ کۆمپانیایەک ملزەمکە یعنی وای لێ هاتۆ کۆمپانیایەکی خاڵە سنووریەکان کە داهاتەکە نەجێڕێتەوە حیزب داهاتەکە نەجێڕێتەوە وەزیری دارایی ڕوونکردنەوەی چی بدا لە ڕاستە داهات هەیە بەڵام دوو حیزبەکە بە حیزبەکەی سەرۆکی حکوومەتی شەوە ناجێڕنەوە بۆ خزانەی گشتی سەرۆکی حکوومەتان ئەمڕۆ لە پەیامەکەیدا باسی لەوەی کرد کە داهاتی خاڵە سنووریەکان کەس بووە لەبەرەوەی کە خاڵە سنووریەکان ئیلتیزامیان نەکردەوە بڕیارەکانی حکوومەت هاتی خاڵە سنوورەکان 23 خاڵی سنووری فەرمی و نافەرمی هەیە لە هەموو هەر لە پەریوەسخانەوانێ هەتا ئەگەڕێتەوە بۆ معبەری وەلید 23 خاڵی سنووری و ناسنووری هەن ئەمانە ئەوانی کە ئەفو فەرمی و نافەرمی هەن ئەوانەی مەرزی فەرمین لەگەڵوانی مەرزی نافەرمین ئەم داهاتانە هەر هەمووی لە دەستی دوو حیزبەکەیە دوو حیزبەکە دەستیان بەسەراگرتووە داهاتەکان ئەوان وەریەگرن بودجە ئەوە یعنی داهاتی ناوخۆ ئەوان کۆیەکەنەوە حیزبەکان کۆیەکەنەوە بۆیە لە کوردستان ئیشکالەکە لەم فۆرمە لە حکومڕانیەوە هەیە کە حیزب گەورەترە لە حکوومەت و حیزب عەرقەلە بۆ بڕیارەکانی حکوومەت دروستەکە بەداخی شەوەیانی کە خۆ لەناوە حکوومەتێشە شەخسی یەکەمی دوو حیزبەکە یاخود با بڵین کوڕی یەکەمی دوو بنەماڵە دەسەڵاتدارەکەی کوردستان لە ناو حکوومەتان بۆیە ئەوان کە بڕیاری ئەوان جێبەجێ نەکرێ ئەی هاوڵات یعنی گلەی چی لە وەزارەتی دارەیە کرێت یعنی شەخسی کاک مەسرور ئەندامی مەکتەبی سیاسیە و کوڕی کاک مەسعودە کاقوبات
کوڕی خوا لێ خۆش بوو مام جەلالە و ئەندامی مەکتەبی سیاسیە ئێبێ ئەم قەرارانە ئەوان بیدەن هەردووچیان بێن تعهد بن لە بەردەمی ئەنجومەنی وەزیرانە لە بەردەمی پەرلەمانی کوردستانە داهاتی ناوخۆ و نەوت و هەمووی بێنەوە خەزەنی وەزارەتی دارایی کە ئەوان بڕیاری خۆیان متابعی نەکەن بە دووادادا چوونی بۆ نەکەن زەخت نەکەن گوشار نەکەن لە حیزبەکانیان ئیتر ئەو دۆخە دروستە بێت کە دروست بوو وەزارەتەکان هیچ بڕیارێکیان بەدەست نییە وەکو وەزیرەکانی هەموو بڕیارەکان ئەگەڕێتەوە بۆ سەرۆکی حکوومەت هەموو وەزیرەکان کە ئێمە سەردانمان کردوون داد و بێدادیانە بەڕاستی بەدەست ئەم دۆخەوانێت ئەوانیش وەکو تۆی هاوڵاتی قساکەن بەداخەوانێ و ئەم کابینەیە بەڵێ مرکزیەتی زیاتر تۆختر کردوێتەوانێ لە ناو یعنی زۆربەی سەلاحیەتەکان هاتوونەتەوە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ناو دیوانی ئەنجومەنی وەزیران وەکشانەوە لە هیچ وەزارەتێکە نابینرێت لەلایەن هیچ وەزیرێکە وەکشانەوە نابینرێت لە ڕاگەندراوێکدا باسی ئەو بکات کە هیچ بڕیارێکی بەدەست نیە ڕفێکی جوانە ینی وەزیرەکان بۆ جێبەجێ ناکەن ینی لەم ڕۆژانە وەزیرێک لە نەرویج تەنها لەسەرەوەی کە کرێی خانوەکەی نەئەدا دەستی لە کات کێشایەوە پێم وایە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو ئەوەی کە من بزانم دوو وەزیر دەستیان لە کات کێشاوەتەوە لەسەر ئەو دۆخە ئێمە ئەوە نابینرێت لە ئێستاەکە دۆخی گوزەرانی هاوڵاتیان لەو پەڕی خراپی ینی ئەوە بەرپرسیارەتی مێژووی لە ئەستۆی وەزیرەکانە منیش دوێنێ لەگەڵ کۆمەڵە برادەرە باسی ئەوم کرد هەنی وەزیرێک ئەم هەموو قوربانی دابێ بە تایبەتی ئەوانەی کە پێشمەرگەی سەردەمی شاخ و ڕۆژە سەختەکانن بۆ قبول یەکەن پۆست چی ینی پۆستکەی مرۆڤی گەورە کردووە پۆستێک چییە کە زەلیلت کا پۆستێک چییە کە لە بەردەم میلەتەکە و لە بەردەم خودی حیزبەکە و دەنگدەرەکانت احراجیت بۆ دروستکە هەبێ هزار پۆست بکرێ بە قوربانی کەسایەتی ئینسان وای خۆیان قبولی ئەوە نەکەن کاتێک کە بزان ئیشیان لەبەرناکەن وەکرد لە ئێستا بە 200 ملیارەکەەوە تا ئێستا حکوومەت ئەم مانگە نهاتوە بەڵام تا مانگی ڕابردوش 200 ملیارەکە هاتووە بە 200 ملیارەکەەوە حکوومەت بەم جۆرە موچەی دابش کردووە بە مانگێک نەیتوانی وە موچی تەواوی وەزارەتەکان دابش بکات لە ئێستا بەدووە بۆ مانگەکانی داهاتوو حکوومەت چیەکە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت هیچ پلانێکی نەخستە ڕووکە دڵنیای بدا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە چۆن موچەکانیان دابینەکرێت ئێمە پێمان وایە دابینکردنی موچە گرەیەکی زۆر ئاڵۆز و قرس نییە ئەگەر داهاتەکانی هەرێمی کوردستان هەموو جۆرە داهاتە نەوتی و ناونەوتیەکان شەفاف بن و بگەڕێنەوە بۆ خەزێنەی حکوومەت ئێمە بەبێ 200 ملیار دینارەکەی بەغدا ئەتوانین موچەی تەواو بین ئەمە گرفتەکەیە بێن داهاتەکان بژێرنەوە دوو چاکسازی یاسای چاکسازی وە خۆی جێبەجێ بکرێت کە بەداخەوە جێبەجێ نەکراوە وە چاکسازی لە سێکتەرەکانی تریشا بکرێکە لە سێکتەری نەوتا لە سێکتەری خاڵە سنووریەکانە لە مساتەحەیە لەوە بەرهێنانە لە هەموو ئەم خاڵانەدا ئەگەر چاکسازیەکی ڕیشەی بکرێ هەرێم ئەو لێ بکا بە چاکسازی دووەمر داهاتەکان شەفاف و ڕوون بجێڕێتەوە بۆ ناو خەزێنەی حکوومەت بەبێ بەغاش ئەتوانی موچە لە کاتی خۆیان بی نەک تەنها موچە بەڵکو بەشێکی تریش بۆ پرۆژەکانی وەبەرهێنانیش خەرجکی جگە لەو حیزبانی کە لە حکوومەتان لە حکوومەتە بەشدارن حیزبەکانی دیکە بۆ بێدەنگن بۆ ئەگەر لە حکوومەتە کارێکیان پێ ناکرێ لەسەر شەقام لەگەڵ هاوڵاتیانە دەنگ بەرز ناکەنەوە یەک دەنگ نابن من پێم ئەکرێ ینی جارە سەرۆکی حیزبەکان ئەگەر دیقەت بی لە بۆنەوە مناسەبەکانە قسەیان کردووە و پەرلەمانتاری ئەو حیزبانش کە ئەندامیان هەیە لە پەرلەمانی کوردستان هەڵوێست و قسەیان بووە بەڵام لەمە گرنگتر ئەوەیەکە بەڕای من و من لێرە ئەو خواستە ڕووی پەرلەمانتاران و حیزبە سیاسەکانەکەم ئێمە لە ساڵڕۆژی یادەکانی ڕاپەڕینی خەڵکی کوردستانین کە بەداخەوە چەند ساڵێکە ئەو یادانش خەڵک بە سارد و سڕیەی کاتەوە چونکە بەرهەمی ڕاپەڕین و ئامانجەکانی ڕاپەڕین نەهات نەدی داوا ئەکەم لە ڕاستیە کە پەرلەمانتاران کە هێزە سیاسیەکان زانایان مامۆستایانی زانکۆ سەرجەمچین و توێژەکان بەڕاستی بینە سەر شەقام و مۆڵەتێک بدرێ بە حکوومەت ئەگەر بێت و موچە نەدەیت ئێمە بیر لە خیاری مەدەنی ئەکەینەوانێ بیر لە خۆپیشاندانی سەرتاسەری و ئیسیانی مەدەنی و بایکۆتی سەرتاسەری بکەینەوانە بۆی گوشارێکی حەقیقی هەمومان لەسەر حکوومەت دروستکەین کە هیچ پاساوێکی نییە بۆ ئەوەی کە موچە نادا هیچ پاساوێکی ئێستا کاتی ئەوەیە لە ساڵیادی ڕاپەڕینە بەگوێی دەسەڵاتدارانی یابدەین کە ئێمە میلەت لە مافەکانی خۆمان بێدەنگ نابین قبول ناکرێت و خەریکە ئێوە بەهۆی ملهوڕی و بێباچیتان ڕەنجی 100 خوێن و فرمێسک و عارەقی میلەتێک بەبادن خۆشاندان و هاتنە سەر شەقام سوودیە بێت لە کاتێکە لە ساڵانی ڕابردووە بینیمان سەرتاسەریش بووە لە شار و شەڕۆچکەکانە خۆپیشاندان کراوە
بەڵام بە تەقەکردن لە بارەگایەکەوە بە بریندارکردنی هاوڵاتیان کۆتایی بە خۆپیشاندانەکە هات. ئەگەر خۆپیشاندانەکان سەرتاسەری بن لە زاخۆوە هەتا تێوەڵە خۆپیشاندان بکرێت هەموو چین و توێژەکان بیکەن چونکە باسی قوت و ماف و موچەیە هەموو چین و توێژەکان بیکەن عەدەدی خۆپیشاندانەکانی زۆر بێ نەک لە 120,000 مامۆستا 5,000 مامۆستا بێتە بەردەم پەروەردەکان نەک تەنها خۆپیشاندان لە زۆنی سەوزا بکرێ و لە زۆنی زەردانەکرێت کە لە کاتێکە نیگەرانی هاوڵاتی لە هەموو شار و پارێزگاکانی کوردستان هەرۆکیەکە بێ هاوڵاتی لە هەموو کوردستان ئەم موقیفە بنوێنێ ئەگەر سەرتاسەری بێ بە دەستە جەمعی بێت و بە مەدەنیانە بێ و ژمارە و عەدەدەکە زۆر بێ و بگاتە ئیسیانی مەدەنی و هەمومان بین لەسەر جادە و شەقامە سەرەکی شارەکان ئۆتۆمبیلەکانمان بکوژێنینەوە گەنج و پیر و خانەنشین و پێشمەرگە و پۆلیس دەست لە ناودەستکەن بەڕووی ئەم حکوومەتەدا هەر بڵێن تەنها قوت و موچەکەمانەوێ ئەبێ بیدەن لە کاتی خۆیان من پێم وایە حکوومەت بەم جۆرە بە چۆکادێ وەڵامی ژەداتەوە بەرەو پەرلەمانی بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ڕۆین بەم دۆخەوە بەرەو هەڵبژاردن بڕۆین دۆخی گوزەرانی هاوڵاتیان و دۆخی لایەنە سیاسیەکان بەرەو چیەکە بەداخەوە ینی 5 خولی پەرلەمانی کوردستان ڕۆیشتووە هیچ خولێک لەوادەی خۆ انتخابات نەکراوە هەمیشە درێژ کراوەتەوە بەداخەوە ینی کە ئەمەیەکێکە ناشیرینیەکانی پرۆسی سیاسی لە هەرێمە انتخاباتی پەرلەمانی کوردستان پێویستە لەوادەی خۆیان بکرێت بەڵام لەوە پێویستر ئەوەیە کە ئێمە چه هەڵبژاردنێکمانەوێ کە بەڕاستی بێ ساختەکاری بێ تعبیر لە واقعی ئێستای کوردستان کە هەڵبژاردنێک بێت تۆ میکانیزمەکانی بە شێوەیەک دابڕێژی کە ئەو لە 170 خەڵک کە بایکۆتی پرۆسی سیاسی کردو متمانی بۆ دروست بێتەوانێ ئەویش بەوە ئەبێت کە چاودێرە نێودەوڵەتیەکان بێنە ناو پرۆسەکەوە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار کرێتەوە ئەو بەغاشە قوشڕە تا ئێستا 5 قانونی انتخاباتی دەرکردووە ئێستا 7 هەموار کراوەتەوە ئەم قانونە لە ئاستی واقعی ئێستای هەرێمی کوردستانانێ بە تایبەتی کە ئەبێ کوردستان ببێ بە فرەبازنە لە هیچ شوێنێکی ئەم جیهانەدا باوی یەک بازنەیی نەماوە چونکە بازنەیی تحقیق لە نوێنەرایەتی ڕاستەقینەکە و بۆ ئەوەی هیچ پارێزگایەکی هەرێم تحکم بە هەموو کوردستانەوە نەکات بۆی هەموو پارێزگاکان یەکە سەر بەخۆکان بە ئیستیحقاقی خۆیان نوێنەریان بچێتە ناو پەرلەمانی کوردستانەوە بەڕای من بابەتی پێکهاتەکانە کە خۆیان دوێنێ لەوتاری هەندێکیان بوو داوایانە کە دەست لە کاروباری پێکهاتەکان وەرنەدرێ و چەندین جار من لە چەندین مەحفەل و کۆ سیمینارە پێکهاتەکان داد و بێدادیانە لە دەستێوەردانی حیزبەکان ئەمانە بێت تعبیر لە خۆیان بکەن ئەبێ پێکهاتەکان بەشێک من لە پەرەپێدانی ڕەوتی دیموکراسی لە هەرێمی کوردستانە نەک پێچەوانەکەی ئەبێ نوێنەری خۆیان هەڵبژێرن تۆماری دەنگدانی تایبەت بە خۆیان هەبێ و نوێنەرایەتی خۆیان بکەن لە هەموو ناوچەکانی کوردستانە ئەمە ئەو بابەتانن بەڕاستی ینی بەبێ هەمواری یاسای هەڵبژاردن ئەو کاتەیەمە هەڵبژاردنێکی ڕووکەشەکەی لەسا هەفتەی بایکۆتی دەنگدان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش هەر بۆ ڕێژەیە بێت دنیای وەگەر بەم میکانیزمە بڕۆین ڕێژەکە زیاترە بێ ناومێدی خەڵک زیاترە بێ ئەو بایکۆتی کە خەڵک کردوێتی بەڕای من تعبیرە لە هۆشیاری خەڵک چونکە متمانەی لاواز بۆ بە حیزبە سیاسیەکانی کوردستان و دەرکەوت ئەم دامەزراوانەی هەرێم بە حکوومەت و پەرلەمان و داواکاری گشتیەوە لە ئاستی خواستی خەڵکانی لە ئاستی چارەسەرکردنی کێشە بنەڕەتەکانی هاوڵاتیانی کوردستان بەڵکو بەڕێز ئەبوبەکر هەڵەدنێنەی پەرلەمانی کوردستان کە بەشوی ڕاستەخۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون دوای کاتێکی خۆشتان